گازندەی خراپی دۆخی ژیانیان دەکات بەدەست زۆربوونی بەراز لە گوندەکەیان و دەڵێت هەراسان بووین و زیانی زۆر بە کەلکە کوشتکۆڵەکانمان گەیاندووە. ئامێرمانداناوە هەر حەلی نییە لایت و لە سۆرەتمانداناوە هەر حەلی نییە یەتە ناوی ئەیتر حرسمانداناوە هەریەتە ناوی ینی ئەمنە زۆرە ئەمنە زۆرە دەرەقەتی ناین لەم لاوە دەریەکەین لەو لاوەیەتەوە لا کێشەی گەورەی بەرازە بەتەنها ئەم گوندەی سنووری شارباژێر نییە کە دانیشتوانەکەی داد و بێدادان بێ بەدەست زیادبوونی بەرازەکانەوە، بەڵکو لە زۆربەی گوندەکان بەراز جوتیارانی ناچار کردووە دەستبەرداری ڕەز و بەرەمە کوشتتوکاڵەکانیان ببن. ئەنجومەنی گوندی سوورەقەڵاتی سنووری قەزای ماوەتە و دەڵێت لەسەر ڕووبەری 6 دۆنەم زەوی ڕەزی ترێ هەیە کە ساڵانی پێشوو زیاتر لە 600 سندوقەتری لێ دەخستە بازاڕەوە، بەڵام ئەمساڵ بەراز زۆربەی بەرهەمەکەی یا خواردووە یا تێکی داوە. هەریەنە ناو ئاوایی شوانمان هەیە لەو شێوە تقریبی 40 سەری بەسەرێکەوە ژماردووە. ئێمە زۆرە لەوێت 40 سەر و لە شوێنێکتر 10 سەر و لە شوێنیشتر ئەدی ئەمە وای لێ کردوین کە خەڵک واز لە هەموو ئیشەکانی بێنێ ئەوەی خاستن تایبەتە بە بەروبوومی فەلاحاتی و زراعەتەوە. ڕاونەکردن و لە ناونەبردنیان لەلایەک و وەچەخستنەوەی بەردەوامیان بە ڕێژەی زۆر وای کردووە ساڵ بە ساڵ ژمارەی ڕەوە بەرازەکان ڕوو لە زیادبوون بکەن. کوشتتوکاڵی سلێمانیش هۆشداری دەدەن لا چۆڵبوونی بەشێک لە گوندەکان بەهۆی زۆری بەرازەوە. حەقا هەروەکو هەموو دنیا لە دنیا حەدێک بۆ ئەم زیادبوونە حەدێک بۆ ئەم بە فیرۆچوونی بەروبوومی جوتیارەکە لە ڕێگەی بەراز و حەقا یاسایەکی تایبەتی بۆ دەرچێ بۆ ڕاوکردنێکی یاسایی. لە هەرێمی کوردستان بە یاسا ڕاوکردنی بەراز و ئاژەڵە کێوەکانی دیکە قەدەغە کراوە و سزاکەی بە پێبژاردننی مادی لە 500,000 دینارەوە دەست پێ دەکات و هەندێک جار سزای سەرپێچی کار بەندکردنە. ڕزگار جەبار کێنێن شارباژێر.